ئێوارە باش ئازیزانم هاتینەوەلاتان بە بابەتێکی نوێ سڵاو لێ بەڕاستان سڵاو لە بێلیندا چۆنیت زۆر باشش کرد تۆ چۆنیت زۆر سپاس دەکەم خۆتۆش هەر باش بیت زۆر سپاس سڵاتان لەوێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن ئەمێوارێش گەڕاینەوە بۆ خزمەتان بۆ بابەتێکی جیاوازتر لەگەڵتان نابین ئەمڕۆ هیوادارین لەگەڵ هاوکارم لێندا ببین بە میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانتان و ئەمڕۆژ بابەت و کۆمەڵە زانیاری تایبەتان پێ ئاشنا بکەین ڕاستە بێگومان ئەنجا ئەمڕۆ بابەتەکەمان بابەتێکی دەرونیە باسی دوو جەمسەریەکەین ئەنجا بە ورد و درشتی باسیەکەین و پرسیاری زۆرمان هەیە لە پزیشکی فسفۆری بکەین بۆی بە ورد و درشتی بزانی نەخۆشیەکە چییە و چارەسەریەکانی چین و هۆکارەکان چین کە تووشی ئەم نەخۆشیە ئەبین ئەنجا یەکەم هاوڵشمان سەبارەت بە چییە ڕاستان؟ یەکەم هاڵیشمان هەر سەبارەت بە دوو جەمسەری لیندا و هەموو ڕۆژە کۆمەڵە بەرگە و بابەت و کۆمەڵی هەواڵی تایبەتمان ئامادەیە دوو جەمسەری لە ناوە زانستێکە و ناوە ئینگلیزەکە بەواتای بایپۆلەر ناسراوە کە کەسێکە کە دوو جەمسەریە و دوو جۆری جیاوازی کارکتەری ژیانی ڕۆژانەی هەیە جواب بڕینە لای ئەم هەواڵ و زانایی زیاتووە نگەین لەم هاڵە بزانین ئەم دوو جەمسەریە چییە و هۆکارەکانی چییە توژینەوەیەکی جیهانی فراوان کە لەلایەن کۆلێژی شاهانی لەندەنەوە ئەنجام درراوە وردەکاری نوێ دەربارەی ئاڵۆزەکانی پەشەوەی دوو جەمسەری دەخاتە ڕوو کە نەخۆشیەکی دەرونی درێژخایەنە و کار دەکاتە سەرباری دەرونی و وزە و ئاستی چالاکی مرۆڤ توێژینەوەکە کە بۆ ماوەی 15 ساڵ چاودێری زیاتر لە 20,000 کەسی کردووە دەری خستووە کە ئەم نەخۆشیە تەنها تێکچوونێکی سۆزداری نییە بەڵکو گۆڕانکاریێکی بایۆلۆژی قوڵە لە پێکهاتەی دەمارەکانی مێشکدا بەپێی ئەنجامەکە پەشەوی دوو جەمسەری لە ڕێگەی گۆڕانی توند لە نێوان دوو جەمسەری پێچەوانەدا دەردەکەون قۆناغی مانیا یان شەیدایی کە تێیدا نەخۆش هەست بە وزەیەکی لە ڕادەبەدەر و دڵخۆشیەکی نائاسایی دەکات و قۆناغی خەمۆکیەکی توند کە تێیدا نەخۆش هەست بە بێهیوایی و نەمانی وزە دەکات توێژینەوەکە دەری خستووە کە تێکچوونی هاوسەنگی دەمارە گوێزەرەوەکان وەک دۆپامین و سیرۆتۆنین ڕۆڵی سەرەکی دەگەڕن لە دروستبوونی ئەم بازدانە کتوپڕانەی باری دەرونیدا دکتۆر ئێدوارد کێنلی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان و سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت ئێمە ئێستا دەزانین کە پەشێوی دوو جەمسەری وەک زریانێکی کیمیاییە لە ناو مێشکدا گەورەترین مەترسی ئەوەیە کە زۆرجار ئەم نەخۆشیە بە هەڵە وەک خەمۆکی ئاسایی دەستنیشان دەکرێت ئەمەش وا دەکات نەخۆشەکە چارەسەری هەڵە وەربگرێت کە ڕەنگە قۆناغی مانیای لێ توونتر بکات پێویستە کۆمەلگا تێبگات کە ئەمە تەنها ناجێگیری مەزاج نییە بەڵکو نەخۆشیەکی فیزیکی مێشکە و پێویستی بە چاودێری وردی پزیشکی هەیە توێژینەوەکە جەخت لەوەش دەکاتەوە کە دەستنیشانکردنی پێشوەختە دەتوانێت ڕێگری لە سا هەفتای لەکەوتە مەترسیەکانی ئەم نەخۆشیە بکات زانایان ڕوونی دەکەنەوە تێکەڵکردنی چارەسەری دەرمانی لەگەڵ چارەسەری ڕەفتاری باشترین ئەنجامی دەبێت پزیشکان ئامۆژگاری خێزانەکان دەکەن کە چاودێری شێوازی خەو و قسەکردنی کەسە نزیکەکانیان بکەن چونکە کەم خەوی لە ناکاو و قسەکردنی زۆر خێرا زۆرجار نیشانەی سەرەتایی دەستپێکی حاڵەتەکەن بەڵێ ئەزیزانم لە توێژینەوەکە باسی لەوە کرد کە ئەم دوو جەمسەریە کە کەسانێک لە تەمەنیا تووشی ئەبن جیاوازە لە گۆڕانێکی تێکچوونی جەوی کەسەکە لەوانەیە ئاستی جەوی کەسەکە و کە موت سوینگی پێ ئەوترێ بە زمانە ئینگلیزیەکەی واتە گۆڕینی جە و گۆڕینی ئارەزووی کەسەکە لە چەند کاتێکی جیاوازە ئەمە زۆر جیاوازی هەیە لەو نەخۆشی کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین کە بە دوو جەمسەری ناسرا و بە بایپۆلەری پێ ئەوترێ لە تیا ئەو کەسانی کە تووشی ئەم حاڵەتە ئەبن دوو قۆناغی ژیانیان هەیە مانیا قۆناغێکی ژیانیانە کە زۆر کەسەکە زۆر دڵخۆشە و بە بەردەوامی فرە جوڵە و فرە چالاکیەکە و ئامانجێکی زۆری هەیە لە ژیانیا و بۆ نمونەگە خوێندکارێ بێ بە بەردەوامی خەریکی خوێندن و سعیکردنەکەی ئەبێت و یاخود ئەگەر کەسێک بێکار و چالاکیەکی تایبەت بەخۆی بکات زۆر چالاکە بێت و وەک بڵێ
زۆر جار ئەگاتە بەوەی کە بەرزترین ئاستی دڵخۆشی خۆی کە پێوتە ئیفۆریا ئەگاتە ئەو حاڵەتی کە ئەگاتە حاڵەتی ئیفۆریای پێوترێت کە بەرزترین ئاستی دڵخۆشیەتی کە زۆر جار لەوانەیە بەرەو شتی غەڵەت و بەرەو بیرکردنەوەی غەڵەت و بەرەو کەمی سەرنج بیبا کە کەمی سەرنجی ئەبێ بۆ شتەکانی ژیانی ڕۆژانەی چونکە بە بەردەوامی لە دڵخۆشیێکی زۆر زۆرایە و لە بیرکردنەوەیکی زۆر ئەرێنیایە بۆی هۆکارەکەی لەوانەیە بیوە بە حاڵەتی خراپە و دووەم قۆناغیش کەتیایەتی قۆناغی خەمۆکیەکەیەتی کە ئەبێ بە خەمۆکیێکی تونگ و شێوازی ژیانی کەسەکە ئەگۆڕێکە نە خوێندنی پێ ئەکرێ نە ئیشی پێ ئەکرێ جا ئەمە لە کەسێکەوە بۆ کەسێکەوە ئەگۆڕێ ئەگەر بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ ئەمە بەردەوام بوو ئەگەری هەیە ئەم نەخۆشیە بێت و پێویستە سەردانی پزیشکی پسپۆرت بکەیتەیە ڕاستە بێگومان اینجا ئەم گۆڕانی مێزاجە بێگومان کاریگەریە بێ لەسەر ژیانی ڕۆژانەی کەسەکە جیالەوە پێویستەکە بەرمونە کەسێکە لە خێزانەکەیە لە بەشەکە کەمێک زانیاری هەیە ئاگاداری ئەوانەی دەوروبەری بێت چونکە کەم خەوی لە ناکاو یاخود قسەکردنی زۆر خێرا کە پێشتر کەسەکە ئەم شتەی نەبوو بێت لەوانەیە نیشانەی سەرەتایی بن بۆ نەخۆشی دووجەمسەری بۆ پێویستەکە زۆر ئاگادار بین چونکە بەڕاستی نەخۆشیەکە وەکو نابێت وەکو شتێکی ئاسایی سیر بکرێت لەبەرەوەی ئەم بەڕاستی تێکچوونی بەشێکی مێشکە کەوا ئاکات کەسەکە تووشی حاڵەتەکە ببێت. ئەنجا باسی هەواڵێکی ترەکەین سەبارەت بە پیسبوونی هەوا بزانین چ کاریگەرێکی لەسەر حاڵەتە دەرونیەکان هەیە فەرمون بابێکەوە بینەربین. توێژینەوەیەکی نوێ و سەرسوڕهێنەر کە لەلایەن زانکۆی شیکاگۆ لە ئەمریکا ئەنجام درراوە پەردە لەسەر پەیوەندیەکی تونند و تۆڵ لادەبات لە نێوان ژینگەی دەرەوە و تەندروستی دەرونی. توێژینەوەکە کە داتای زیاتر لە 150 ملیۆن کەسی لە ئەمریکا و دانیمارک پشکنیوە دەری خستووە ئەو کەسانەی لەو ناوچانەدا دەژین کە ئاستی پیسبوونی هەوایان بەرزە بە ڕێژەی لە 127 زیاتر لە مەترسی توشبووندان بە پێشێوی و دووجەمسەری. بەپێی دەرئەنجامەکان گردی لە وردەکانی ناوهەوا کە لە دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکانەوە سەرچاوە دەگرن تەنها کار ناکەنە سەرسیەکان بەڵکو لە ڕێگەی لوتەوە ڕاستەوخۆ دەگەنە مێشک و دەبێتە هۆی دروستبوونی هەوکردنێکی دەماری ئەم هەوکردنەش کار دەکاتە سەر ئەو بەشانی مێشک کە بەرپرسن لە ڕەخسنی هەست و سۆزەکان ئەمەش زەمینە خۆش دەکات بۆ سەر هەڵدانی نەخۆشیە دەرونیەکان لەو کەسانەی کە ئامادەیی جینیان هەیە. دکتۆر ئاتۆل بوت زانای بواری بایۆلۆژی و سەرپەرشتیاری ئەم توێژینەوەیە دەڵێت ئەم دۆزینەوەیە تێڕوانینی ئێمە بۆ نەخۆشیە دەرونیەکان دەگۆڕێت ئێمە پێشتر تەنها جەختمان لەسەر جینات و بارودۆخی خێزانی دەکردەوە بەڵام ئێستا دەبینین کە هەوایە کە هەڵی دەمژین دەبێتە هۆی تێکدانی هاوسەنگی مێشک پیسبوونی هەوا وەک ژەهرێکی هێواش کار دەکات دەبێتە هۆی تێکشکاندنی بربەستی پارێزەری مێشک و ڕێگە بۆ تێکچوونی سیستەمە دەماریەکان خۆش دەکات ئەمەش زەنگێکی مەترسیە بۆ شارە گەورەکان. جا توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکات کە ئەم مەترسیە لە تەمەنی منداڵیدا زیاترە چونکە مێشک لە قۆناغی گەشەکردندایە و زانایان پێشنیار دەکەن کە حکومەتەکان پێویستە پاراستنی ژینگە وەک بەشێک لە استراتیژی تەندروستی دەرونی سیر بکەن. پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە لەو ڕۆژانەی ڕێژەی تەمومژ و پیسی هەوا زۆرە ماسک بەکار بهێن و ئامێری پاکەرەوەی هەوا لە ماڵەکانیاندا دابنێن بۆ کەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکان لەسەر کۆئەندامی دەمار و پاراستنی سەقامگیری باری دەرونیان. ئازیزانم لێرە ئەم هەواڵە گرنگی ئەوەشمان بۆ دەرەخات کە ئەو ژینگەی تایەژین چجگات بەوەی کە ژینگەی ماڵەوەمان بێ یاخود ژینگەی دەرەوە بێت و پیسی ژینگەی ماڵەوە بێ یاخود بە واتایەکی تر ژەهراوی و پیسەی ژینگی ماڵەوەت بێت و دەرەوە بێ بە هۆکارێک لە هۆکارەکانی تر کاریگەری بەستەنها کاریگەری ناکاتە سەرسیەکانە کاریگەریەکە سەر لایانی دەرونیش زۆر جار ئەومان بیستووە کە زۆر لە هۆکاری نەخۆشیە دەرونەکانی تر هۆکارەکەی ئەوەیە کە لە ژینگەیەکی ژەهراویە ئەژید لە دەوروبەر
بڕیارە لە ئەو کەسانەی کە لەگەڵیان ئاژیت. بەڵام ئەم توێژینەوەی باسی لە ژینگەی ڕاستەقینە کردووە کە لە هەوایە بۆ نمونە ئەو شارانەی کە بڕێکی زۆر لە کارگە و ژمارەی ئۆتۆمبیلێکی زۆریان تایە، دووکەڵ لە ڕەشی ئۆتۆمبیلەکان و یاخود دووکەڵی ڕەشی کارگەکان، ئەویش لە هەمان هۆکار کاریگەریە کاتە سەباری دەرونیمان و ئەگەری هەیە هۆکارێک بێ یەکێک بێ لە هۆکارەکان بۆ دروستبوون بەم نەخۆشی دووجەمسەرەیە کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین. ڕاستە بێگومان ئەجا هەروەکو لە هەواڵەکە گوێمان لێبوو ئەم پیسبوونی هەوایە کارەکاتە سەر بەرگری مێشک بەو شێوەیە کارەکاتە سەرەوەی کە کەسەکە زیاتر تووشی نەخۆشی دووجەمسەری ببێت. جالەوە خۆپاراستن بۆ ئەم حاڵاتە بەکارهێنانی ماسکە لە ماڵەکانتانە بە ئامێری پاکردنەوەی هەوا هەبێت و ماسک بەکار بهێنن کاتێک ڕۆژەکەی زۆر تەمومژە یاخود خۆڵاویە و ئەوەی دوور بن لە هەر نەخۆشیەک. جالیندا ئەمە باسی هەوامان کرد و باسی پیسبوونی ژینگەمان کرد. یەکێکی تر لە باسەکان کە ئەویش بە هەمان شێوە کاریگەریە کاتە سەر دەروونمان لایەنی خواردنە، ئەو خواردنانی کە لە ژیانی ڕۆژانەمان ئایخۆین. زۆر جار ئەومان بیستووە کە خانمان زۆر زیاتر شیرینی و چکلێت و بابەتەکانی شکڵاتە و ئیترها ئەم شتە شیرینەکان ئەخۆن لە کاتێکی تایبەتیانە. بۆچی ئەیخۆن؟ بیر لەواکەنەوە کە بە بڕێکی باش دڵخۆشی و هێورکەرە و ئارامیان پێبەخشێت. بەڵام ئەم توێژینەوەی هاتووە باز لەوە ئاکات. توێژینەوەیەکمان بۆ هێناون باز لەواکە کە ئەو خانمانی بە بڕێکی زۆر زیاتر یاخود ئەو پیاوانەی کە بڕێکی زۆر لە شیرینی پشت ئەبەستن بە شیرینی بۆ ئەوەی ئارامی و کاتێکی خۆشیان بۆ دەرکەوێت لە ژیانیانە، ئەڵێ بە پێچەوانەوە بۆ ماوەیەکی کەم ڕێژەی دڵخۆشیت زۆر بەرزەبێتەوە و بەڵام دوایی بە ماوەیەکی زۆر بە خێرایی ژێتەوە ئاسی مامناوەندی خۆی و تووشی خەمۆکی و جۆرێک لە ئومێدی و بێهیوایی تەکا. جا بە زانیایی زیاتر وەرگین لەم هاڵە و زین ئەم خواردنەوە ئەم شیرینیانە چۆن کاریگەری لە دەروونمانەکەن. توێژینەوەیەکی نوێی زانکۆی مێلبۆرن هۆشداری تون دەدات دەربارەی پەیوەندی نێوان جۆرەها خۆراکی پڕ لە شەکر و تێکچوونی باری دەرونی. توێژینەوەکە دەری خستووە کە خواردنی بڕێکی زۆر لە شیرینی و کاربۆهیدراتی وەکو کێک و پسکێت دەبێتە هۆی دروستکردنی هەستێکی کاتی ئارامی و دڵخۆشی. بەڵام لە ڕاستیدا مەترسی توشبوون بە پەشێوەیە دەروونەکان و تێکچوونی دووجەمسەری بە ڕێژەی لە 150 زیاتر دەکات. بە پێی دەرەنجامە زانستیەکان کاتێک شەکرێکی زۆر دەخۆین ئاستی دۆپامین لە مێشکدا بە خێرایی بەرز دەبێتەوە. ئەمەش وا دەکات مرۆڤ بۆ ماوەیەکی کورت هەست بە هێوربوونەوە و حەوانەوە بکات. بەڵام دوای ماوەیەکی کەم ئاستی شەکری خوێن بە خێرایی دادەبەزێت. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی دڵەڕاوکێ و تووڕێی و تێکچوونی خەو. ئەم بەرز و نزمیە بەردەوامەی شەکری خوێن و دۆپامین دەبێتە هۆی تێکچوونی میکانیزمی سروشتی مێشک بۆ ڕێخستنی سۆزەکان. دکتۆرە فێلیس جاکا سپۆڕی خۆراکی دەرونیە و دەڵێت خواردنی شیرینی بۆ هێوربوونەوە وەک بەکارهێنانی دەرمانێکی سڕکەر وایە کە دواتر ئازارەکەت بۆ زیاتر دەکات. شەکر دەبێتە هۆی هەوکردنی گشتی لە جەستەدا و بە تایبەت لە مێشکدا. ئەمە ژوا دەکات کە ئەو کەسانەی ئامادەی نەخۆشی دووجەمسەریان هەیە زووتر تووشی قۆناغەکانی خەمۆکی یان مانیا ببن. گەورەترین هەڵە ئەوەیە کە کاتێک دڵتەنگین پەنا بۆ خواردنی شیرینەکان دەبین چونکە ئەمە تەنها بارودۆخێکی دەرونیەکە ئاڵۆسر دەکات. توێژینەوەکە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە سیستەمی خۆراکی ناسراو بە دەریای ناوەڕاست کە پڕە لە سەوزە، میوە و چەوریە تەندروستەکان دەبێتە هۆی پاراستنی هاوسەنگی کیمیایی مێشک. زانایان ڕوونی دەکەنەوە کەواسێنان لە شەکری دەستکرد دەبێتە هۆی جێگیربوونی باری دەرونی لە ماوەی تەنها 3 هەفتەدا. جا پزیشکان ئامۆژگاری خەڵک دەکەن کە لە جیاتی پەنابردن بۆ شیرینی لە کاتی فشاردا چەرەسات یاخود میوە بەکاربهێنن کە شەکری سروشتیان تێدایە و نابنە هۆی بازدانێکی مەترسیدار لە ئاسی هۆرمۆنەکانتە. کەواتە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە خواردن چەند کاریگەری ئەبێت لەسەر تەندروستی دەروونمان. ئەجا زۆر جار لەوانەیە بیست بێتمان بۆ دڵخۆشبوون شیرینی ئەخۆن. ئەوەی مە پێمان وتن کاتێک ئەو دڵخۆشیەکەمە ئەگۆڕێت بۆ ئەگەری توشبوون بە چەندین نەخۆشیەکێک لەوانە دووجەمسەریە کە ڕێژەی لە 150 زیاد دەکات بۆ توشبوون بەم نەخۆشیە. ئەجا شێوازی خۆراکی خواردنی میوە و سەوزە و چەوریە باشەکان چەرەزات بە ڕێژەیەکی گونجاو
ئەکرێ یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە تەندروستیەکی باشت هەبێت. بەڵێ جالین داوەکو خۆشت ئاماژە و پێیا ئەو کاتێک لەوانەیە زۆرجار کە لە فشارێکی دەرونیان یاخود بێتاقەتیەکێک و بێ ئومەلی و بێ هیواییەکیان هەبێت لە ژیانیانە لەوانەیە پەنا بەرنەبەر خواردنی جۆرە شیرینیەکە خود خواردنێکی دڵخوازی خۆیان کە خۆیان حەزیان لێبێ بەڵام لەبری ئەو پەنا بەرنەبەر جۆرەها میوەی خۆشخۆش هەیە ئێسەوا ئەچینە وەرزی لە وەرزی شووتیاین و ئێستا شووتی تامێکی خۆش و شیرینی هەیە یەکێکە لەو میوە خۆشانەی کە ئەتوانی بیخۆیت و سوودێکی زۆریشی هەیە جۆرە جیاوازەکانی میوە کاڵکمان هەیە میوەی زۆر جیاواز و بە سوودمان هەیە کە ئەتوانی لە بری ئەمە بیخۆیت و لە بری ئەم شیرینی و ئەم شەکرە دەستکردە و ئەم کاربۆهیدراتە زۆرەی کە ئەی خۆی لە جۆرە جیاوازەکانی بسکیت و شیرینی و جۆرە جیاوازەکانە لە بری ئەو ئەم میوە خۆشخۆشانە بخۆی هەم سوودیشی هەیە هەم دواتریش بە ڕێژەیەکی بەرز ئاستی ئەم دۆپامینەی کە لە لەشتا بەرزەبێتەوە بە شیرینەکە بۆ ماوەیەکی کاتی لەپڕ داینابەزێنێتەوە ئاسێکی زۆر نزم میوەکە لە ئاسێکی مامناوەندی خۆیان ئەهێڵێتەوە لەو کاتە فشارە دەروونەکەشت کەمترەکاتەوە و جەو خۆشترەکە. ڕاستە بێگومان ئەو گۆڕانکاریە گەورەیە لە ڕێژەی دۆپامین و ڕێژەی شەکرە زۆر کاریگەری خراپی ئەبێ لەسەر دەروون بێگومان لەسەر جەستەش بەڵام ئێمە ئەوڕۆ زیاتر باسی دەروونەکەین اینجا باسی هەواڵێکی ترەکەین ڕاستان سەبارەت بە مۆبایل بزای مۆبایل چ کاریگەریەکی هەیە لەسەر دەروونمان بێگومان هەمومان وەڵامەکەی زانین بەڵام بۆی بزانین چۆن بابێکەوە بینەربین فەرمونون. توێژینەوەیەکی نوێ کە لەلایەن زانکۆی ئۆکسفۆردەوە ئەنجام دراوە باس لە خوێکی باوی سەردەم دەکات کە کاریگەریەکی وێرانکەری لەسەر تەندروستی دەرونی هەیە ئەویش بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیایە لە درەنگانی شەودا. توێژینەوەکە کە چاودێری 90,000 کەسی کردووە دەری خستووە کە ئەم خووە دەبێتە هۆی تێکدانی سعاتی بایۆلۆژی جەستە و زیادکردنی ئەگەری توشبوون بە پەشێوی دووجەمسەری و خەمۆکی بەڕێژەی لە 6 بۆ لە 11. زۆر کە زۆرە هاتوون پێش خەوتن تەماشای مۆبایل بکەن بۆ ئەوەی ئارام ببنەوە و مێشکیان لە ماندوێتیەکی ڕۆژ خاڵی بکەنەوە بەڵام زانست پێچەوانەکەی دەسەلمێنێت ڕووناکی شینی شاشەکان ڕێگری دەکات لە دەردانی هۆرمۆنی مێلاتۆنین کە بەرپرسە لە خەو و تێکچوونی خەو تەنها ماندوێتی جەستە نییە بەڵکو هۆکاری سەرەکیە بۆ تێکچوونی باری دەرونی و دەستپێکێکی قۆناغی مانیەی توندە لەو کەسانەی نەخۆشی دووجەمسەریان هەیە. دکتۆر ڕۆبەرت وەلسۆن پسپۆڕی بایۆلۆژی دەمار دەڵێت بەکارهێنانی مۆبایل لە ناو جێگەدا وەک ئەوە وایە فەرمان بە مێشکت بکەیت کە هێشتا نیوەڕۆیە ئەمەش دەبێتە هۆی شڵەژانی سیستەمی دەمار و دروستبوونی دڵەڕاوکەی شاراوە. زۆرێک لەو کەسانەی دەڵێن بە تەماشاکردنی ڤیدیۆ ئارام دەبینەوە لە بنەڕەتدا مێشکیان تووشی ماندوێتێکی زیادە دەکەن کەوا دەکات لە ڕۆژی دواتردا نەتوانن سۆزەکانیان کۆنتترۆل بکەن بێبەشبوون لە خەوی قوڵ یەکەمین هەنگاوە بەرەو تێکچوونی هاوسەنگی دەرونی. جازانایان پێشنیار دەکەن کە پێویستە بەلایەنی کەمەوە یەک کاتژمێر پێش خەوتن هەموو ئامێرە ئەلەکترۆنەکان بکوژێنرێتەوە. تەنها ئەم گۆڕانکاریە سادەیە لە شێوازی ژیانتا دەبێتە هۆی باشتربوونی باری دەرونیت بە ڕێژەی لە 40 لە ماوەی مانگێکدا. پزیشکان ئامۆژگاری گەنجان دەکەن کە ژووری خەوتن تەنها بۆ پشودان بەکاربهێن و خوێندنەوەی کتێبێکی کاغەز بکەنە جێگرەوەی مۆبایل بۆ ئەوەی ڕێگری بکەن لە تێکچوونی سیستمی دەمارەکانی مێشکیان. کەوایە ئازیزانم لەوانەیە زۆربەتان ئەو خۆتان هەبێ کە پێش خەو مۆبایل بەکاربێنن بۆەوەی وەکۆی ئارامە بنەوە لە ڕۆژەکەیە ماندوێتێکتان هەبووە بەوە ئارامبوونەوەی خۆتانە بینن بەڵام بێگومان بە پێچەوانەوە ئەمەوە کات کە دەروونت بە تەواوەتی بشێوێت بێگومان نەبوونی خەوێکی قوڵ
یەکەم شتە کەوات لێکە دەروونت تێک بچێ و بۆ بەیانەکەی نەتوانیت ڕۆژەکە بە باشی بەڕێ بکەیت و ئەو چالاکیانە بکەیت کە پێویستە بیکەیت. بەدڵنیەوە جالیندا یەکێک لەوانی کە ئەو نەخۆشیانی کە دەستنیشان کراون بە نەخۆشی ئەوەی کە دووجەمسەریان هەیە و بایپۆلەریان هەیە یەکێک لەو حاڵەتانەی کە حاڵەتی مانیایان خراپترە کات و ئەیان خاتە حاڵەتی مانیای ئەوەی کە بەرزترین ئاسی دڵخۆشی و چالاکی خۆی هەیە یەکێک لەو حاڵەتانی کە چالاکتری ئەم قۆناغە ئەکات بریتە لە کەمخەوی بەزەوە نییە کە بۆ ڕۆژی دواتر کەم چالاکی بکات و بە بەرداوامی باوێشک بێت و کەمی سەرنجە هەبێت و زۆر هۆکار و زۆر نیشانەی ترکە پێشتر باسمان کردووە کاریگەریە کاتە سەر مێشکێ کاریگەریە کاتە سەر دەروونێ بەدڵنیایەوە خەو ئەساسیات و سەرێکیەکانی ژیانتە خۆ ئەگەر کەسێک توش بوو بێ بە نەخۆشی بایپۆلەری و دووجەمسەری یەکێک لە هۆکارەکان بۆ ئەوەی کە ئەم حاڵەتەی خراپترکە کەمخەویە بەدڵنیایەوە جا ئێمەش ئەمڕۆ هەر بەدڵنیایەوە لەسەر دووجەمسەری ئەدوین و زیاتر لەسەر ئەو بابەتە بۆتان ئەدوین ئێستاش گرافیکێکمان ئامادەیە بۆ زیاتر لەسەر ئەوە بدوین و باسێک لە ئامارەکان بکەین کە تایە لە ئێستایا چەند کەس بەدەست ئەم حاڵەتەوە ئەناڵێنن جا لە جیهانە زیاتر لە 37 ملیۆن کەس لە جیهاندا لە ئێستایا بەدەستەوە ئەناڵێنن ڕێژەیەکی بەرزە بەدڵنیایەوە کە ئەکرێ هەنێک کەسیش هەبێت دەستنیشان نەکرابێ حاڵەتەکە لەلایەن خۆیەوە تەنها بە تێکچوونێکی باری جە و میزاجی کەسەکە تێگەشت بێ لەوانەیە حاڵەتەکە بێ بەڵام لە ئێستا ئەو حاڵەتانی کە تۆمار کراوە لە نەخۆشخانەکانە 37 ملیۆن کەس لە جیهانە تۆمار کراون بەم نەخۆشی دووجەمسەریە لە هەمان کاتە ساڵانە نزیکەی 3 ملیۆن کەیسی نوێی توشبوو لە جیهانە تۆمارەکرێ واتە تا ئێستا 37 ملیۆن ببورن و هەموو ساڵێکیش 3 ملیۆن کەیسی نوێ لە جیهانە تۆمارەکرێت بە جۆرە هۆکارە جیاوازەکان کە دواتر بەدڵنیایەوە لەسەری ئەدوین لە هەمان کاتیشە زۆربەی کەیسەکان لە نێوان تەمەنی 15 بۆ 30 ساڵیدا دەردەکەون واتە لە تەمەنەکانی 15 هەرزەکاریە تاوەکو 30 ساڵیە زۆربەی حاڵەتەکان لەو چەند ساڵەیە لەو مەودایە لەو بینەیە دەرەکەوێت بۆچی بەدڵنیایەوە ئەگەڕێتەوە بۆ هۆکارەکانی واتە 15 بۆ 30 ساڵی ئەو مەودایە ئەو بینەیە کە دەستنیشانی حاڵەتەکانی دووجەمسەریەکرێت و بەدڵنیایە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ بابەتی هۆکارەکان کە هۆکارەکانی چین ڕاستە دەستخۆش ڕاستان بۆ دەرخستنی ئامارەکان اینجا من باسی مەترسیەکانتان بۆ ئەەکەم پێش ئەوە بە ڕوونتر بێڵین دووجەمسەری چییە؟ دووجەمسەری حاڵەتێکە کەسەکە یان زۆر دڵخۆشە یان زۆر خەمۆکە ئەمە خۆی خودی حاڵەتەکەیە. مەترسیەکانمان هەیە مەترسیەکان بۆ ماوەی و زەبری دەرونی ئەکرێت مەترسی بن بۆ توشبوون بە دووجەمسەری بێگومان بۆ ماوەی کاریگەری هەیە ئەگەر لە ناو خێزانەکەیە ڕێژەی نەخۆشیە دەرونیەکان بەرز بێت بۆیە ئەگەری هەیە کە کەسەکە زیاتر تووشی ئەم حاڵەتە بێت سەبارەت بە زەبری دەرونی ئێمە پرۆگرامێک بە تەواتی باسی زەبری دەرونیمان کرد کە حاڵەتەکە چییە و چۆن دەستنیشانەکرێت و بێگومان زەبری دەرونی ئەگەر زۆر بە کورتی بۆتان باس بکەمەوە حاڵەتێکە کە کەسەکە تووشی حاڵەتێکی دیاریکراو بووە یاخۆ تووشی جۆرێک لە داڕمانی دەرونی بووە یاخۆت حاڵەتێکی زۆر خراپی بەسەراتوە ڕووداوێکی هاتوچۆی بەسەراتوە بەمە تووشی زەبری دەرونی بووە ئەجا ترس و گوشاری ماوەی منداڵی بێگومان ترس کاریگەری هەیە لەوەی کە کەسەکە تووشی دووجەمسەری ببێت گوشاری ماوەی منداڵی ئەمە یەکێکە لە شتە زۆر باوەکان چونکە زۆر جار لەوانەیە ئێمە بیست بێتمان کە لە مناڵیە شتێک بەسەر کەسێکە هاتووە قەت بیری ناچێتەوە بەتایبەت ئەگەر زەبرەکە زۆر گەورە بوو بێت ناتوانێت خۆی کۆنتترۆل بکات و لەو بازنەیە دەربچێت ڕاستە ئەجا باردۆخی داراوی و کۆمەڵایەتیمان هەیە بێگومان ئەوەش کاریگەری هەیە لەسەر کەسەکە بۆ ئەوەی کە تووشی حاڵەتێکی دیاریکراو ببێت وەکو دووجەمسەری چونکە بە جۆرێک لە جۆرەکان دەرونی ڕێک نییە بەردەوام بیری لای بابەتەکانە بابەتەکە دارایی بە یاخود کۆمەڵایەتی بێت وای لێکات کە کەسەکە تووشی جۆرێک لە دووجەمسەری ببێت بڵنیەوە جالیندا هەروەکو خۆشە ئاماژە و پەیامەیە زیاتر لەسەر ئەو خاڵە بڕۆم کە باسی لایەنی مناڵەکە و کردکە لە مناڵەکە لە سەرەتای تەمەنیا تووشی زەبرێکی دەرونی ئەبێت و دواتر هۆکارە بۆ ئەوی کە تووشی ئەم حاڵەتی دووجەمسەریە ببێت تیا مناڵەکە ئەم حاڵەتە لە بیر ناکە ڕاستە لەوانەیە لە سەرەتای ئەو تەمەنی کە تێ ئەژی کاریگەری لێ نەکات بەڵام لە دوای تەمەنی 15 ساڵیەوە لە 15 بۆ 30 ساڵیە یەکێک لە حاڵەتەکانی ئەم نەخۆشیانی ئەگەری هەیە تیا دەربکەوێت بۆیە زۆر گرنگە کە پەروەردەیەکی تایبەت بە مناڵەکان
بکرێت و زۆر بە وریاییەوە لەگە مناڵەکانمانە هەڵسو کەوت بکەین ژنگەیەکی وای بۆی دروستکەین کە ژنگەیەکی ئارام بێت و کە هەست بە سیقە بە خۆبوون بکات بە بەردەوام هەست بەوە بکات کە خۆی ئەتوانێت بڕیاردەر بێ بۆ ژیانی خۆی و پێویستی بەوە نەبێت کە لۆمە بکرێت یاخود هەنێشتی تر هەیە کە لە کۆمەڵگای ئێمە باوە کە ئەگەری هەیە بازنەی قوبڵکراوی مناڵەکە بگۆڕێ بۆ بازنەی قوبڵ نەکراوی تر لەلایەنی دایک و باوکیەوە بێ یاخود هاوڕێکانەوە بێت. بێگومان اینجا جیا لەوە باسی ئەوەت کرد باسی مناڵت کرد لەوانەیە زۆرجار خێزانەکە لەگە مناڵەکەیە زۆر باش بێت بەڵام بە باشی نەیپارێزێت چونکە بڵێ نەڵێ لەوانەیە دەوروبەر ئەو باشە نەبێت تووشی حاڵەتێک بێت دوایی قەت لە بیری ناچێتەوە لەوانەیە ئەو کاتە نەزانێت تووشی ئەو حاڵەتە بووە بەڵام کە گەورە بێت تێ ئەگات ئەو کاتە زیاتر کاریگەری لەسرە بێت بۆیە پێویستەکە کە مناڵەکانیشمان بپارێزین جیالەوەی کە خۆمان هەڵسکۆتێکی باشیان لەگەڵا بکەین اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەسەر بابەتەکەمان ئەمڕۆ میوانی پسپۆرمان لەگەڵایە بەڵام دوای ئەم موچانە لەگەڵمانە بن. دووبارە سڵاو ئازیزانم اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەسەر تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان کە سەبارەت بە دووجەمسەریە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانمان کردووە. دکتۆر بەخێر بیت. دکتۆرە مێ یەکسەر بۆ دەست پێ بکەم دووجەمسەری چییە و جیاوازی چییە لەگەڵ خەمۆکیە؟ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان بەرنامێکی خۆش و ینی فروتفڵ بەرنامێکی ینی سوود بەخشە بۆ خەڵک بەڕاستی ئافرین بۆ هەمووتان لە ئامادەکار و ئێوەش بەس حەزمەکرد ئەم بەرنامەیە مەسەن سی بکرایە چونکە سی ڕۆژی جیهانی بایپۆلەرە مانگە لەمە فێژکرا ئێستا ئەوە تقریبان 34 یەکی پێنجەم بە هەر حاڵ بەرنامەی یا بڵێ نەخۆشی دووجەمسەرە جیاوازی لەگەڵ نەخۆشی خەمۆکیە بەمە ئەکرێت کەوت و دووجەمسەرە یعنی یان هایپۆمانیا یان هەمانیامان هەیە دووجەمسەرە جۆری یەک و جۆری دوو هەڵبەتە چەند جۆرێکمان هەیە یعنی مەسەرەن لە کتێبەکانە باس لە 7 جۆر دووجەمسەرە کراوە لەوانێت تو هەر دوو جۆرە بیست بێت یان دووجەمسەرە یەک و دوو سایکلۆثایمیا و بیستەوە ئەوەی کە لە ناو خەڵکە باسەکرێت بەس یعنی جۆرمان زۆرە بۆ دووجەمسەرە بەنسبەتی دووجەمسەرە یەکەوە مانیامان هەیە حاڵەتی مانیا ینی حاڵەتی شادی یا حاڵەتی شاگەشکەیی لەگەڵ یا زائد ناقص دپرێشنمان هەیە کە ئابەمان هەیە لە جارێ لە جارەکانە خەمۆکیمان هەیە لە جارێ لە جارەکانە لە ساڵێ لە ساڵەکانە چکە بە زۆری ئەوانی کە تووشی مانیا ئەبن کە تووشی شادی و شاگەشکەی ئەبن جارێ لە جارەکان یا لەو پێش تووشی کە ئابە بووە خەمۆکی بووە یا لەو دوا تووشە بێتەوە جارێککە بەڵام دەرەجێک کە ئابەکەی ئەوەنە خۆشە بەلای کە سوکارەکەیەوە گوێ نانێ خۆشی زۆر گوێی نادێ جاری وا هەیە جاری وایە گوێشیاتێ جۆری دووەممان هەیە ئەوەیە کە هایپۆمانیای هەیە ئەویش زائد ناقص کە ئابەی هەیە سایکلۆثایمیا ئەوەیە کە هایپۆمانیا و ینی شادی و شاگەشکەی بە دەرەجەیەکی کەمتر هەیە لەگەڵ کە ئابەیە بەس دەرەجەکانیان ئەوەنە کەمە زۆر هەستی پێ ناکرێت ئیلا دکتۆری مختص نەبێ هەستی پێەکە ئەزانێت کە فلان نەخۆشی یا فلان خزمی ئەمە سایکلۆتایمیای هەیە ئیتر لەو بینشان جۆرمان زۆرە مشکلەی هاتنەکەی بۆ خەستەخانە بۆ لای ئێمە بۆ ئایادەکان مشکلەیان ئەوەیە کە ئابە بوو خۆیەت کە شادی و شاگەشکەی بوو کە سوکار ئەهێنێت کە هایپۆمانیا بوو کەس ناهێنێت نەخۆیەت نەکە سوکارەهێنێ ئەڵێ زۆر مەجلیسی خۆشە و زۆر قسەی خۆشە و زۆر نوکتەزانە و زۆر تەدەخولەکات زۆر کەسێکی خێرۆمەنە و زۆر ئەوەی ئێمە ئەزانین کە ئەمە لەم کاتە لە هایپۆمانیک ستەیجایە لە مەرحەلەی هایپۆمانیاکایەتی بەڵام کە ئابەی هەبوو خۆی دکتۆر زۆر دڵم تەنگە زۆر کە سوکارەکەی ئەمەیان پێخۆشە کە سوکاری نەخۆش حەز دەکات دائما نەخۆشەکەی لە حاڵەتی دپرێشنا بێت چونکە حاڵەتی مانیای بینیوە کە چەند مسریفە چەند قسە زۆرەکە خەوی کەمە چالاکی زۆرە گومانی هەیە تەدەخول لە هەموو شتێکا ئەکا بەو شێوێ نیشانەکانی دواتر باسەکەم ئیجا تو پرسیاری ئەوەت کرد فەرقی چیە لەگەڵ کە ئابەیە فەرقەکەی ئەوەیە لە بایپۆلەرە ناوەکەی خۆی بەخۆیەتی دوو پۆڵمان هەیە
باشە پۆڵێکمان هەیە تەواو ئەبێت لەوانەیە فترەیەک نۆرمەڵ بێت فترەیەک طبیعی بێت ئەمە جەمسەرێکی تەواو کرد جەمسەری دووەم یەتەوە لەوانەیە هەمان پۆڵ بێت کە ئابە بێت یان خەمۆکی بڵین یان مانیای هایپۆمانیا بێت پۆڵەکەی تر لەوانەیە بێت لەوانەیە نێت لەوانەیە بیری بێت کەسەکە یا خزم و کەسوکارەکەی وڵی دکتۆر چەند ساڵێک لەمەوە پێش فترەیەک ئاوە یەک دوو مانگە کە ئابەیەکی هەبوو بەزی تر خۆی مەسەرەن بۆ نمونە چاک بوویەوە یا مەسەرەن ئەوەمان کردیام چووبا لای فڵان کەس یا بۆ ئەها بەو شێوەیە تو بەس ئەو کاتە پۆڵێکی تر ئەوە پۆڵێکەوە ئەمەش پۆڵی ئێستایەتی بەڵام ئێستا بە هیچ کۆنتترۆل ناکرێت دکتۆر هیرمان خوارد بەدەستەوە هێنامانە بۆ تۆ ئەمە بایپۆلەرە فەرقەکەی لەگەڵ کە ئابەیە لەگەڵ خەمۆکیە ئەوەیە کە خەمۆکی کە تووشی خەمۆکی هات لەگەڵ خەمۆکیەکە هەرەمێنێتەوە ناگۆڕێ بە شتیکە ناگۆڕێ بە پۆلی تر ناگۆڕێ بە پۆلی مانیا و هایپۆمانیا یان کە ئابەکەی ئەوە نیە دوو-سێ ساڵ جارێ یەک سەفەر بۆی بێتەوە کە یونیپۆلەری پێوتێت دوو-سێ ساڵ جارێ هەر بۆی بێتەوە یان بەیناوبەی یان کە توش بوو بە مستەمڕی لەگەڵ یا کە ئابە هەر هەبێت ئەم ئەگۆڕێت لە جارێک و بۆ جارێکی بینی گۆڕانەکان چەنە دکتۆر ناتوانین تحدیدی کەی بە هیچ شێوەیەک ئللا لە حاڵەتێک شتێکمانێ حاڵەتێکمانە پێوتر ڕەپید سایکلین ئەوەیە کە بەسەریعی لە یەک ساڵە چوار جار یان زیاتر ئەگۆڕێت لە بینی سایکلەکان یعنی سایکلەکان لە بینی پۆڵەکانە ینی ئەسوڕێتەوە لە ساڵێکا چوار جار بەزیێت تۆ ناتوانانی پێشبینی بکەیت بەداخەوە ئێڵم کە نەخۆش کە چەند جارێک ئەمەی گر یان ئەو نەخۆشانەی کە سوکارەکانیان یا خۆیان زۆر و وەسوازن ئەم دکتۆر و ئەو دکتۆر و ئەم لا و ئەو لا ئەکەن زۆرەکەن ئەمانە وایان لێ دێت زوو تووشی پۆڵەکانە بنەوە یان کە پۆڵێک تووشی بووە ئەیتر لەگەڵ ئەمێنێتەوە بە توندی بە ناڕەحەتی بۆ چکە ئیلتیزامی نەبوو بە عیلاجی یەک دکتۆری دیاریکراوە سەرەکەی لەم لا بۆ لا لەو لا بۆ لا لەم شار بۆ شار لەم دکتۆر بۆ دکتۆر لەم وڵات بۆ وڵاتی کردووە ئەمە بایپۆلەری چکە عادەتەن کەسانی بایپۆلەر زۆر زیرەکن زوو مشوری خۆیانە خۆن بە تایبەتی ئەوانەی کە هایپۆمانیا و دپرێشنیان هەیە یان بڵین ینی زیرەکە مستەوای زەکایان بەرزە لەگەڵ کە ئابەکە سێرەکەی ئەم لا بۆ لا ئەم عیلاج بۆ عیلاج ئەم دکتۆر بۆ دکتۆرەکات وەختێک گەزانی لێ یەکا بە حاڵەتێکی تند ناشتوانی بەداغڵبوونیش جاریوە کۆنتترۆل دکتۆرگە باسێک لەو بکەین کێن و کەسانی لە مەترسەکانی توشبوونن بەم حاڵەتایە بۆ نمونەوە کە بەڕێزە باسە کرد کەسێک بێ ئەگەر مەجلیسێکی زۆر خۆشی هەبێت و بە بەردەوام دڵخۆش بێت و ئەگەر بۆ نمونە خۆی بۆ خۆی کەمکەمە تووشی خەمۆکیەک ببێت ئەکرێت لە خۆی بترسێت کە ئەمە ئەگەری هەیە ئەم حاڵەتی دووجەمسەری هەبێت ئێوە لەوەتی بەرنامەکەتان دەستی پێکڕۆم تابعەیەکەم لەوێ کە دانیشت بووم باستان لە هۆکارەکانی کرد هۆکاری پیسبوونی ژینگەتان باس کرد هۆکاری فامیلی و مۆبایل و ئەو شتانەتان باس کرد ئەڵبەتە تێبینیم هەبوو لەسەر ئەو ژمارانەی کە ئەوەی کە شیرینی زۆرەخوا احتیمالی لە 150 هەیە وای لەوێت ئەوەی کە لە ژینگەیەکی پیسا ئەژی ئاو هەوای وڵاتەکەی شارەکەی پیسە احتیمالی نیسبەتی لە ئەوەی هەیە تووشی بایپۆلەر ببێت ئەوەی مۆبایل درەنگ بەکارێنێ بەشەوە احتیمالی لە 11 هەیە توش ببێت ئەمانە هەمووی هاوکارن یارمەتی دەرن بەس فاکتەری ڕئیسی بۆ توشبوون بە بایپۆلەر بە دووجەمسەرە بریتێ لە جانێتێک بۆ ماوەیی بەڵێ هۆکاری ڕئیسی بریتە لە بۆ ماوەیی یعنی ئەگەر دایک و باوکی بایپۆلەریان هەبێت هەر جۆرێکی بایپۆلەریان هەبێت دووجەمسەریان هەبێت هەر جۆرێکیان هەبێت احتیمالی توشبوونی مناڵەکانیان زۆر زیاد نزیکی لە 7 لە 10 مناڵ 7 مناڵ لە 5 مناڵ لەوانەیە نزیکی 4 مناڵیان احتیمالی ئەوەی هەیە کە بایپۆلەریان هەبێت تێگە ئەگەر یەکێکیان لە دایک و باوکەکە بایپۆلەری هەبێت احتیمالی توشبوونیان ئەوش هەر زۆرە نزیکی نیوە ئەبێتەوە لەبەر ئەوە جەنەتێک یا بۆ ماوە زۆر دەور ئەبینێت بە دەرەجە یەک بەڵێ چکە ئێمە زۆر جار هەیە ئەم پرسیارە ئەکەین لە نەخۆش لە مڕافق یا تەلەبەکانمان ئەم پرسیارەمان لێەکەن دکتۆر وەڵاهی ڕووداوێکی ناخۆشی بەسەرهات لە مناڵیە ئێوە زۆر تەکیستان کردە سەر قەزی ئەو مناڵی و ڕووداوی ناخۆش وەڵا نازانم کەسێکی مرد بۆیە وای لێ بەسەرها وەڵا لە ژینگەیەکی پیساژیا وەڵا مۆبایلی زۆر بەکارهێنا بۆیە تووشی ئۆتیزم بوو شتێک لەو بابەتانە من ئەم پرسیارە من ئەم بەم شێوە جوابیانە ئەمە ئەڵێم باشە
ئەڵێ تۆ بۆنی ئەوەی کە باوکی مرد باش کەس نییە ینی هەموو کەس باوکی ئەمرێت ئەگەر وا بێت هەر کەسێ باوکی بمرێ بێ بە دیپرشن و بێ بە کە ئاب و بێ بە بایپۆلەر معناوی تر کەس بە زیینوێتی نامێنێت یان هەر کەسێ لە ئاو هەوایەک لە ژینگەیەکی پیساژیا ئەبێش ئەو خەڵکی کە دانیشتووی مەسەرە شارە پیسەکانن ژینگە و ئاوهایان پیسا بێ هەمویان تووشی بایپۆلەر و کە ئابە و خەمۆکی و ئەو شتانە بن یان کەسێک کە قرزار بوو یا کەسێکە لە امتحان یا کەسێکە بە مناڵی ڕووداوێکی ناخۆشی بەسەر هات لەوانێ ئەڵێ لە گەورەیە نا شتیوان نییە ئەوە تریگەرینە یا پرسپێکن فاکتەرە یا فاکتەرێکە کە ڕووداوەکە ئەتەقێنێتەوە تۆ ئەبێ خۆت ئامادەی و تیابێت ئامادەی و تیابێ بۆ توشبوون بە نەخۆشی بایپۆلەر ئامادەیەکە جەنێتیکە یان بۆ ماوەیە جینەکانت وە لە باوک و لە باوک و لە باپیرت و لە دایکت و لە نەنگت و ئەوانەوە وەرگرتووە اینجا ئەو ڕووداوە ئەو سقوتە لە ئیمتیحانە ڕاستبوونە ئەو باوکە مردنە ئەو قەرزاریە ئەو ڕووداوە ناخۆشی کە بەسەر تا هات ئەیتەقێنێتەوە ئەگینا خۆت ئامادەی تایە ئەو ڕووداوە نەبێ ڕووداوێکی تر ئەو ڕووداوە نەبێ ڕووداوێکی تر باشە کەس نییە ڕووداوی بەسەر نێت لە ژیانێ نا هەموو کەسمان هەمومان بەسەرمانەیەت بەس بۆ کەسێک تووشە بە کەسێک توش نابێت ئەمە لێرە جین ئەلێرە دەورە بینێت ینی خودی زاڵبوونی کەسەکە بەسەر ڕووداوێکی دیاریکراوە ئەوە جینەکەیە کە دەورە بینێت بۆ ماوەکەی تۆ ناتوانانی زاڵبی بەسەر ئەوەیە ئەگەر لە حاڵەتێکە تۆ ئامادەی تیابێت شتەکە وازەحکەینەوە تۆ ئامادەی تیابێت جینەکانە سەسەبدەوڵەتی هەبێت جینەکانە ئامادە بن چۆن ڕەنگی چاو باڵا لووت مەسەرەن حتا شێوەی قسەکردن تۆنی قسەکردن چۆن نقڵە بێت ئەمانە ئەینە شتە ئەو شتانش نقڵە بن ئەو سفتانش نقڵە بن بەڵام ڕووداوە ناخۆشەکە کە بەسەر تایەت ئەیتەقێنێتەوە بەبێ ئەوەی تۆ خۆت حەز بکەیت ئەیتەقێنێت کە ئابەکە ئەتەقێنێت ئەوە نییە بڵێ تۆ خۆت حەزەکەی یا حەز ناکەیت یعنی مەسەرەن بۆ بوونم چوار برامان هەیە باوکیان ئەمرێت لەم چوار برا یەکێکیان احتیمال لە تووشی خەمۆکی ببێت بەم مردنەی باوکەکە کامیان ئەو یەکە کامیانە کە احتیمالە تووشی خەمۆکی ببێت بەم مردنەی باوکە خۆی هەیبووە ئەو یەکانە کە زۆرترین جینی خەمۆکی تیایە دەستخۆش تێگەیشتین زۆر باشە ئەی نیشانەکانی چین دکتۆر ئەگەر باسێکی نیشانەکانی ما بایپۆلەر بایپۆلەر ئەگەر باز لە نیشانەکانی باز لە نیشانەکانی مانیا بکەین باز لە نیشانەکانی هایپۆمانیا بکەین باز لە نیشانەکانی دپرشن بکەین باز لە کە ئابە بڵین خەمۆکی باز لە نیشانەکانی سایکلۆتایمیا بکەین با لە سایکلۆتایمیەوە دەست پێ بکەین کە نیشانەی خەمۆکی و شادیە بەس بە زەعیفی کەمیان بۆ عیلاج ئەمانە کەم عیلاجیان پێویستە بێت ئێمە هەستی پێەکەین نیشانەکانی مانیا یەکەم نیشانی مانیا ئەوەیە کە کەسەکە سیفەتی دیستراکتیبڵیتی هەیە دیستراکتیبڵیتی یعنی چی یعنی مۆزوعێک تەواو ناکە ئەچێ بۆ مۆزوعێکی تر من لەگەڵ ئێوە قسەیەکەم بە حاڵ تەقەیەک یەک لەولاوە ڕۆم باسی تەقەکە ئەەکەم اینجا ئەوەی ئەو مۆزوع تەواو ناکەم ئەو خشەخش و ئەو تەقە لەولاوە بوو شتێکی تر لێوە ڕۆم بۆ ئەو مۆزوعی تر ئەوەی کەمانیە هەبێت ئەوە تاوا ناکە ئەڕۆ بۆ مۆزوعی تر ئەوە تاوا ناکە ئەڕۆ بۆ مۆزوعی تر ئەو پێوتێت دیستراکتیبڵیتی ئیزی دیستراکتیبڵیتی یعنی زۆر بە ئاسانی مۆزوعێک تاوا ناکە ئەڕۆ بۆ مۆزوعێکی تر و شتێک سەرنجی ڕائەکێشێ بە پەلە مۆزوعێ باسەکە لەولاوە شتێکە بێ یەکسەر ڕۆ بۆ مۆزوع بێبێ ئەوەی ئەمەش تەواوکە باشە ئەوە نیشانەی یەکەمێتی نیشانەی دووهەم ئیمپەڵسیڤیتیە ئەوەیە کە ڕێسێک زۆر ئەکات سیارە زۆر سریع لێ ئەخورێت ئەجا مەسەرەن بازەیە لە شوێنێکی بەرزۆ من ئەتوانم ئەمە باز بم لەو شوێنە بەبێ ئەوە حساب بۆ قاچقولی بکات لەوانەیە قاچی بشکێت لەوانەیە ئەم سورعەتەی کە سیارە ئەکات وەرگەڕێت و دەعم کاو لە ناکات شتێک بێتە بەردەمی وەرگەڕێت گوێ ناتێ ئیمپەڵسیڤیتی یعنی مەسەرەن بەپەلە لە شوێنێکەوە ڕائەکات لە شوێنێکە ئەوە ئەکات یعنی ڕێسێک زۆر ئەکا بە ژیانی خۆی و بە ژیانی کەسانی چواردەوری خۆیەوە تێگەی نیشانەیەکی تری نیشانەی خۆبەزلزانینە خۆی بە گەورە ئەزانێ خۆی بە مووی مەزانێ ئیتر ئێمە ڕۆژانە مەسەلەن ئەم حاڵەتانەمان تووشە بێت ئەڵێ من
پێغەمبەرم من گەورەترین شاعرم من گەورەترین فەیلسوفم من ئیتر ئەڵێ من خوانیم بەڵام ینی جار خواش پرسم پێ ئەوە مانیایە دکتۆر؟ ئەو مانایە بەڵێ ئەمان ئێشتا لە ناو سیفەتەکانی مانیاین ئەوان کە گراندوێسیان هەیە باشە ینی سیفەتی خۆ بە زلزانیان هەیە نقطەیەکی تریان هەیە نیشانەیەکی تریان هەیە ئەوەی کە فلایس ئۆف ئایدیا یعنی چی یعنی لە مۆزوعێکەوە ئەڕوا بۆ مۆزوعێکی تر باش ئایدیاکانی باز ئێن لە مۆزوعێ بۆ مۆزوعێکی تر لە کێشەیە لە بابەتێک کە باسی ئەکا بۆ بابەتێکی تر ئەمە تاو ناکە ڕوا بۆ ئەو تاو ناکە ڕوا بۆ بازەیە باز یعنی پرۆسێس شتەکانی باسەیە ڕای تایبەت بەخۆی نییە ئایدیای خۆیەتی باسی ئەکا بەس بازەیە ئێستا مەسەرەن بۆ نمونە ئێستا باز لە شڕی ئەمریکا و ئێرانەکە تەواوی ناکە ئەو مۆزوعە تەواو ناکە ئەڕایەک سەر بۆ باسی تمەن و دۆلار ئەوە تەواو ناکە ڕایەک سەر بۆ باسی دووگۆڵی ئەوە تەواو ناکە ڕۆ بۆ باسی نازانم چی ئەوە تەواو ناکە ڕۆ بە باسێکی کۆمەڵە ئەو ڕۆ تەواو ناکە ڕۆ بە باسی باسێکی تر ئەمە پێوتە فلایس ئۆف ئایدیا باش نقطەیەکی تر ئەوەیە کە ئەکتیڤیتیان زۆرە چالاکیان زۆرە نەشاتیان زۆرە ئەمانە یعنی ئیتر دائیمەن چالاکن و نەشریتن و اینجا ئیتر گورج و گۆڵن و بەسەری ئیشەکانەکەن و ئیتر یعنی مەسەرەن زۆر کەم پێویستیان بە خەو هەیە و سیرەکەی وەختی تر ئەم زەلامە پێویستی بە هەر ساعت 9 ساعت خەو هەبووە ئێستا ساعت و نوێ خەوێت و هەڵەسێ لە خەو کەسوکارەکە ئەڵێ دکتۆر 1 ساعت خەوت و هەڵەسێ لە خەو وا ئەزانی 20 ساعت خەوت و هەر زۆر نەشیتە و زۆر چالاکی هەیە و بە پەلە پەلاماری ئیشەکانە نقطەیەکی تر تاکەتە بنێس ئەوانن کە زۆر قسە ئەکەن ینی چەنەڵی گەڕەلەسن ینی زۆر قسە ئەکەن زۆر شت ئەڵێن و پرێشەرای سپیچ زۆر بە دەنگی بەرزیش قسە ئەکەن ئیتر لە مەجلیسێکا کە ئەوە بێت لە مەجلیسێکا ئەوەنە بە بەرزی قسە ئەکا ئیتر ناڵێ یەک کەس قسە بکە دەستخۆش دکتۆر پێم خۆشە باش پێم خۆشە پێشەوەی بچینە لای بابەتی چارەسەری بایپۆلەری و دووجەمسەری باسێک لەوە بکەین کە ئایا ڕاوبۆچوونی خۆت لەسەر بابەتەکانی تیۆرەکانی فرۆید خۆت لەگەڵ ڕاوبۆچوونی فرۆید دایت یاخود ناو و کۆمنتە چییە لەسەر ئەو تیۆریانی کە فرۆید ئەنجامیاوە طبعی بابەتێکی توانین بڵین زۆر جیاوازە باش فرۆید زیاتر تەرکیزی کردوتە سەر دروستبوونی کەسێتی بە گوێرەی ئەو بیردۆزەی کە خۆی دایناوە ئیعتیماد دروستبوونی کەسێتی ئینسان چونکە شخصیەتی ئینسان جیاوازە شخصیەتێک هەیە زۆر پولەکیە شخصیەتێک هەیە زۆر مەسەرەن بۆ نمونە کە ئاباویە شخصیەتێک هەیە زۆر توموتیژە شخصیەتێک هەیە مەسەرەن زۆر حەزی لە ئاڵوودەبوونە شخصیەتێک إلى آخره فروید ئەڵێ هەموو شخصیەتەکان کە دروست ئەبن اعتیماد ئەکەنە سەر مناڵەکە کەسەکە باشە تۆ ئەو کەسەت هەیە مناڵیەکەتە واد لێەکە ئەو کەسێتی و هەبێت باش وەکو لانی پزیشکیەک چۆن ئیسفادەیەک لەمە بکەین فرۆید خۆی سایکۆلۆجیست نەبووە سایکایتریستیش نەبووە باش نە دەروون ناز بووە نە دکتۆری دەرونی بووە خۆی نۆرۆلۆجیست بووە بە زۆری تیۆرەکانی خۆی اعتیمادی کردوتە سەر مناڵەکانی خۆی حەو مناڵی هەبووە هاتوتە ئەو فرۆید ڕەچەشکێن بووە یەکەم کەس بوو کە باس لە تیۆریەکانی گەشەکردن کردووە دوای ئەو ئیتر تیۆری تریژ وەکو بیهێڤیریزم و ئەوانە داهاتوون باشە یەکێک لە تیۆریە مەشهورەکانی فرۆید ئەوەیە کە تەحلیلی یاشی کار دەرونی کردو بۆ کەسەکان و ئاعتیمادی کردوتە سەر شتێک کە پێوتە عەقڵی باڵتن و ڕووداوی ڕابردوو زۆر تەرکیزی لەسەر ئەمانە کردووە و وتوێتی شخصیەتی ئینسان اعتیماد دەکەتە سەر 11-12 ساڵی یەکەمی تەمەنی چی بەسەریەت و چی بەسەر نایەت شخصیەتی چۆن دەرەچێ و چۆن دەرناچێت ئیتر لەسەر ئەو ئەساسەیە کە فرۆید زۆر ینی مەسەرەن ئەوەی کردووە خەڵکێک هەیە وا ئەزانە فرۆید زۆر ئیهتیمامی بە سێکسیاوە نە وانە بابەتی فرۆید يعني قسەی کردووە لە قزەی سێکس و لە قزەی ئەوە کاریگەری سێکس لەسەر تهدیدی شخصیەتی ئینسانەکان کەسێتی ئینسانەکان يعني باسی لەوە کردووە بەڵام بە تەنها باسی لەوە نەکردووە زیاتر ئەوەی کە ئەو تەرکیزی کردوتە سەر زیاتر حب التەمەلک بووە بەدەستهێنان بووە شخصی يعني تۆ هەموو شتێکی تۆ بێت
نەک بە تەنها سێکس هیچ باشە ئەو باسی لەوە کرد. دکتۆر ببوورە کاتمان زۆر کەمەوە دو پرسیار باسی چارەسەرەکان بکەین زۆر کەس لەوانەیە لەگەڵ دەرمانی خەمۆک یاخود دەرمانی دووژەمسەریا جۆرێک کێشەی هەبێ یان پێی وابێ کە هەر ئەتخەوێنەیە کۆمەڵە کۆمنتی جیاواز هەیە ڕای جیاواز هەیە ئەنجا تۆ ڕوونکردنەوەمان بۆ بیت. فریای کاتە فریای نیشانەکانی خەمۆکی ناکەوین بەس بەداخەوە خەمۆکیەوە زۆرە هەموو کەس ئاگای لە نیشانەکانی هەیە بەداخەوە ڵێم لەبەرەوە باس لە نیشانەکانی نەکەین بەس دوو نیشانەی سەرەکیان باسەکەین نیشانەی دڵتەنگی و نیشانەی لە زەدوەرنەگرتنی تاکەکان لەو شتانی کە لە پێشتر لە زەتی لێوەرگرتووە کۆمەڵی نیشانەی تری هەیە وازەحە یان ئەو نیشانانی کە لە مانیا باسمان کرد عکسیکەرەوە لێرە دەرەچێت. ئیلاج بەکارهێنان چارەسەر بەکارهێنان تەبیعی دووجەمسەرە گۆڕانکاری کیمیاییە باشە دووجەمسەرە گۆڕانکاری کیمیاییە لە مێشکی کەسەکەیە باش علاقەی بە هیچ شێوەیە بە جنۆکە و بە سیحر و بە چاو بە شتانەوە نییە. دووجەمسەرە نەخۆشیێکی مەزاجیە علاقەی بە مەزاجی کەسەکانەوە مەزاجی کەسەکانیش علاقەی بە کیمیای مێشکی کەسەکانەوە هەیە. باشە جیاوازە لە عاتفەی کەسەکان کات زۆر زەرورە لە تحدیدی دووجەمسەرەیە کە باس لەمان لە سیفەتەکانی مانیا کرد بەلایکەمەوە بێ هەفتەیە کەسەکە وابێ لە سەرێک لە هەفتە کەمتر وابێت نەخۆشی مانیای نییە باسمان لە هایپۆمانیا نیشانەکانی نەکرد بەڵام ئەبێت 4 ڕۆژ وابێ ئەگەر لە 4 ڕۆژ کەمتر وابێ ئەوە نیە کەسێت تۆزێ نوکتەزان بێ و مەجلیسی خۆش بێ ئەمشەو بانی پێ بڵێن تۆ هایپۆمانیا هەشتی وان نییە. سیفەتەکانی خەمۆکی کە باسمان نەکرد ئەبێ ئەو سیفەتانی خەمۆکی 14 ڕۆژ هەبێت اینجا ئەڵێن پڵان کەس خەمۆکی هەیە نەک هەر کەسێت تۆزێت دڵی تەنگ بێ بەوە نیە ڕووداوێکە بڵین تۆ خەمۆکی هەیە نە شتیوان پێویستمان بە کاتێ کەواتە بایپۆلەر گۆڕانکاری کیمیایی لە مێشکی کەسەکە ئیلا بە گۆڕانکاری کیمیایی کە بریتە لە دەرمان چاکە بێتەوە. باشە ئیلا ینی حتا ئەوەی کە پێوتە جلسەی دەرونی چارەسەری دەرونی و دانیشتن و قسە لەگەڵکردن و قسەی بۆکردنی ئەوش هەر گۆڕانکاری کیمیایی دروستەکات ئەوش هەر گۆڕانکاری کیمیاییەکە دروستەکە بۆیە کەسەکە فەرقەکات. باسی فراوان هەیە لەسەرەوە. پرسیارەکەی تۆ ئەو دەرمانانی کە بەکارهێنرێت بۆ بایپۆلەر بۆ دووجەمسەرە ئایا ئاڵوودەبوون دروستەکە ئایا کەسەکە هەرە خوێنێ دەرمانی خەوی هیچ تیانە بە هیچ شێوەیەک مەگەر تۆزێ بیەیتێ بۆ ئەوەی مەرحەلە ئەکیوتەکەی مەرحەلە بیدایەتەکەی تۆزێ گوزەرکە اینجا دوای ئەو وردە دەرمانەکە دەستکا بەشکردن کێشەیەکی گەورە نەنێتەوە پارەیەکی زۆر سەرف نەکە سیارەکە لێ نەخڕە و مشکلەیەک دروستکە لە خۆی پەلاماری کەسێک نایەوە بیکوژێ یا هەوڵ با خۆی بکوژێت چکە دووجەمسەرە ئەگەر خەڵکی ئەتیادی لە سایەکی خۆی بکوژێ کەس ئەو کەسانی کە دووجەمسەریان هەیە لە سا 6 بۆ نیان خۆیانە کوژن لە سا 20 بۆ ئەو کەسانی کە خەمۆکیانی خۆیانە کوژن زۆر لەبەر ئەوە دووجەمسەرە شتێکی خەوی ئەیتە بیدایەت تا ئەوەی کۆنتترۆلەکەی دوای ئەو ئیتر بەس تەنها عیلاجی چی ئەیتێ عیلاجی کۆنتترۆلکردنی مودی ئەیتێ مود سابیلایزەری پێوترێ ئەوانەی کە تەسبیدی مەزاجەکەن نەیەڵێ بڕوا بۆ لای مانیاکە نەیەڵێ بڕوا بۆ لای کە ئابەکە لە ئاستێکی وەسەتایی هێڵێتەوە. دەستخۆش دکتۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر بەخێربێت ئازیزانم بەم شێوێ هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم دەرون دروست بن ئاگاتان لە جەستە و دەرونی خۆتان بێت خواتان لەگەڵ. زۆر سپاس بۆ دکتۆر و دووبارە زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانە بن و هیوادارم هەموو کات هەر دڵخۆش و تەندروست باش بن و دوور بن لە هەموو کێشەیەکی ناتەندروستیتان و هەر شاد و بەختەوەر بن تا پرۆگرامێکی تر و خواتان لەگەڵ عزیزانم.